سپاس کاک عمر لەگەڵ ئێمە بەشداری لەم ڕووماڵە تایبەت لە ئەمەوێ پەیامەکەی تۆ لەم ڕۆژە بۆ کۆچی دوای سەرۆک مام جەلال چیت هەیە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ ڕۆژێکی خەمناکە 6 ساڵ پێش ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە لە سێی دەیە کۆچی دوایی فەخامەتی سەرۆک جەنابی مام جەلال ڕەحمەتی خوای لێبێ کە بەجێی هێشتین بۆشاییەکی زۆر گەورەی دروست کرد. مام جەلال کۆمەڵێ لە کۆمەڵێ بازنەدایە، بازنەیەک بازنەی حیزبەکەی خۆیەتی، بازنەی کورد و کوردستانە، بازنەیەکی تری هەیە عێراقا، بازنەیەکی تری هەیە مرۆڤایەتیە. هەموو ئەم بازنانەی پڕ کردبووەوە. لەبەر ئەوە مام جەلال بۆ هەموو کەس بوو، هەموو کەسێک فەخری پێوە ئەکرد و هەموو کەسیش کە یەکێ لەم بازنانە خۆی بدۆزێتەوە زۆر خەمناکە بە کۆچی دوایی، چونکە فەراغەکەی کە بەجێی هێشتۆ زۆر گەورەیە. کەساتێکی گەورەی عێراق کە بە ئاسانی قسە ناکا کە سەید سیستانیە جملەیەکی بەکاری هێناوە بۆ مام جەلال کە جملەکە زۆر پڕ بە پێستە و زۆر پڕ فەلسەفەیە کە ئەڵێ سەمام الئەمان. ئیتر ئەم کەلیمەیە وابزانم کەلیمەیەکی زۆر گەورەیە ببێ بە سەمامی ئەمانی عێراق. ئێمە ئەزانین سەمامی ئەمان مەنعی ئەوە ئاکا کە هەزارەها مەشکلە نەبێ، شەڕ نەبێ، ئاژاوە نەبێ. ئەم کەلیمەیە زۆر پڕپێستە. گەورەی فەخامەت ڕئیس مام جەلال لە باسا نایەت. مێژوویەکی دوور و درێژی هەیە، هەتا ساڵی 91 مێژوویەک لە 91ەوە بۆ 2003 مێژوویەک لەناو کوردستانە و من گوێم لێتان نەماوە، نازانم ئێوە گوێتان لە من باشە کاک عومەر ئێستا گوێ لە منە؟ بەڵێ نەمانی سەرۆک مام جەلال لە ئێستایە نەمانی سەرۆک مام جەلال چه بۆشاییەک لە عێراق لە ساحەی سیاسی لە ئەو پێکەوە ژیان ئەو چەمکەی کە باست لێ کرد چی دروست کردووە دوای نەمانی سەرۆک مام جەلال؟ لە دەقیقەی نەمانیەوە عێراق تووشی زەرەرێکی زۆر گەورە بوو، چونکە مام جەلال جگە لە سیفەتی وەکو سەرۆک کۆمار سیفەتی سەرکردەیەکی گەورەی هەبوو، نازی هەبوو بەسەر هەمووانە، هەموو قیاداتی سیاسی گویان لێ ئەگرت، هەموو بە قسەیان ئەکرد. یعنی ئەگەر دەستور وەکو سەرۆک کۆمار تعریفی خۆی هەبێ ئەو لەسەر و ئەوەوە بە مام جەلالیەتی خۆی، بە قیادەی خۆی، بە سەرکردەی خۆی، بە پەیوەندیەکانی خۆی کارێکی وای کردبوو هەموو کەسێک گوێی لێ ئەگرت، هەموو کەسێک ڕێزی لێ ئەگرت، هەموو کەسێک خۆشی ئەویست. من ئەمە 19 ساڵ زیاترە لە وەزارەی دەرەوەی عێراقم کە لە 4 وڵاتە سەفیر بووم و نوێنەری بەڕێزی بووم، چونکە سەفیر نوێنەری سەرۆک کۆمارە، ئەمە پەیوەندی بە حیزبایەتی وشتەوە نییە. لەبەر ئەوە لە هەموو شوێنێکە جێی ئەوە بوو کە ئێمە میسال بە شتە گەورەکانی و فەلسەفەکانی سەرۆک مام جەلالە بێنینەوە. بەڕێزی تەنها سەرۆک کۆمار نەبوو، تەنها سەرکردەیەکی سیاسی نەبوو، تەنها سەرکردەیەکی دیبلۆماسی نەبوو. ئەم پیاوە فەیلسوفێکی گەورە بوو، ڕۆشنبیرێکی گەورە بوو، ئەدیبێکی گەورە بوو، یاساناسێکی گەورە بوو. ئەم جۆرە کەسانە لەوانەیە بە 1000 ساڵ جارێک دروست ببن. لەناو مێژووە کەسایەتی هەیە لە تاریخا بۆی نووسیونەتەوە. بۆیە مام جەلال مەدرسەیەک بووە، هەموو کەسێک توانیوێتی ئیسیفادە لە مەدرسەیە بکە لە هەر کوێیەکا بێ. لەبەرەوە خەسارەتەکە گەورە بوو. طبعاً بالمناسبە ئەمڕۆ کەسەی دەیە هەروەها ئەم ساڵ ئەمە 91مین ساڵی ئیستیقلالی عێراقە، لەبەرەوە ئەمڕۆ ڕۆژی نیشتیمانی عێراقە کە لە ئەمڕۆیا بووە لە ساڵی 32 لە عوسبەت الئومەم عێراق سیادەی خۆی وەرگرتووە. لەبەر ئەوە قەدەرەن وەفاتەکەی ئەویش لەگەڵ ڕۆژی وەتەنیەکەشە، ئەمەش تەزامونە. لەبەرەوە تۆ هەرچی بڵێ باس زۆرە، ئێوە هەتا پرسیارم لێ بکەن من وەڵامم پێیە و قەت تەواویش نابێ وەڵامەکان. گەورەی ئەو پیاوە بۆ هەمووان بوو. هیوادارم ڕوحیەتەکەی فەلسەفەکەی مەدرسەکەی قائیم بێ لە بینمانە
ئێمە وەکو کورد لە بینی خۆمانە زۆر نزیک بین لە یەکەوە زۆر ڕێک بین لەگەڵ یەکە زۆر بەیەکەوە کار بکەین با اختلافی وجهاتی نەزەریش هەبێ ئەمجا وەکو عێراق و عێراقیەکانیش مامجلال هێزێکی گەورە بووە لەناو عێراقا هەوێن بووە بەڵێ بێجگە کە سەرۆک مامجلال لە عێراقدا هەوینێکی ئەم شتانەی کە جەنابەت باسی لێ کرد کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورەی ئەگێڕا لە بەغدا لە نێودەوڵەتیش کەساتیەکی زۆر گەورە بوو ئەگەر باسێکی لەو بوارەش بۆمان بکەی. بەڵێ مامجلال یەکەم کەسە کە لە نەتەوە یەکگرتوەکان بە کوردی خیتابیە کە ئەوە ڕووی نەیاوە لە تاریخا هەڵبەتە بەشداریکی گەورەی بووە لە کاری نێودەوڵەتیە لەگەڵ سەرۆکی وڵاتانە تەقدیرێکی زۆر گەورە و تایبەت کراوە ڕێزێکی تایبەتی لێ گیراوە زۆر حساب و اعتیبار بۆ بیرکردنەوەکانی بۆ قسەکانی بۆ هەموو ڕێیەکانی کراوە لەبەر ئەوە ئەگەر لە عێراق دەرچی بچی بۆ عێراق طبعا ئەندامێتی هەیە لە مەسەرەن لە جامیعی عەرەبیە زۆر جێی ڕێز بووە من خۆم حاضر بووم لە ساڵی 2012 لە قیمەی عەرەبیە کە من سەفیر بووم لە لوبنان ئەو کاتە کە سەرۆکی لوبنان جەنابی هات بۆ ئێرە لەگەڵ سەرۆکی وڵاتانی عەرەبیە کە جەنابی سەرۆکی قیمەی عەرەبی بوو هەروەها لە منەظەمەی تەعاونی ئیسلامیە کە ئەو کاتە ناوی موتەمەری ئیسلامی بوو کە 57 دەوڵەتە کە عێراق ئەندامەتیایە سەرۆکایەتی فەخامەتی سەرۆک ڕەوانشاد مامجلال دەوری و ڕۆڵی خۆی بووە تەقدیر و ڕێزی خۆی بووە هەروەها لە ناو ئومەم متحیدەیە کە عێراق ئەندامە لە ئومەم متحیدە لە بینی هەموو وڵاتانە مامجلال لە شوێنێک نییە شوێن دەسی نەبێ و ڕێزی لێ نەگیرێ ئیلا ڕێزی زۆر گەورە زۆر اعتیبار کراوە بۆ ڕێیەکانی بۆ قسەکانی زانراوە دائیمەن ئەو جملەی سەمام لە ئەمانە هەموو کەسێک وابینیوێتی بەڵام جنابی سید سیستانی ئەم تعبیرەی ئەس بەگەڕم لە جەم عومەر بەرزنجی کاک عومەر لەسەر کێشەی سیاسی لە عێراق لە ئێستا کێشەیەکی زۆر هەیە لە بینی حزبە سیاسیەکان سەرکردە سیاسیەکان هەتا لە بینی هەرێم و بەغدا ئەم کێشانە بەڕاستی زۆر درێژ بووینەوە تا ئێستا زۆربەشی چارەسەر نەکراون لە ئێستادا عێراق تا چەند پێویستی بە هەبوونی سەرکردەیەکی وەکو سەرۆک مامجلال هەیە پێشەکی جارێکی کە ئەمە ئەوە بڵێم سوپاسی برای بەڕێز جەنابی کاگلەتیف بکەم لەسەر ئەو قسە و باسەی کە کردی سوپاسی ئەەکەم و جێگەی ڕێز و تەقدیرە حقەتەن من حەزەکەم لەوە دەست پێ بکەم ئەو پەیوەندێ بەهێزەی تێگەشتنەی لە بینی فەخامەتی سەرۆکی ڕەوانشاد مامجلال و فەخامەتی سەرۆک کاک مەسعود بارزانیە ئەوە ئێستش پێویستە بکرێتەوە بە ئەساسێک بۆ پەیوەندی هەردوو لایەن و هەروەها پەیوەندیان لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانی کوردستان بۆ ئەوەی ئەوە بێتەوە بە هەوێنێکی گەورە بۆ پەیوەندی لەگەڵ هەموو کیانە سیاسیەکانی عێراق بەشی هەمووی ئەکا ئێمە وتمان ڕەوانشاد فەخامەتی سەرۆک مامجلال مەدرسە بووە مەدرسە جێگەی سەقافەتە جێگەی عیلمە جێگەی تێگەشتنە جێگەی ئەوانەیە لەبەر ئەوە ئەو ڕۆحیەتە گەورە بوو ئەویش خاوەنی دەستە گوڵەکەیە لەبەرەوە دەستە گوڵەکە ئاوا ئەبێ بەڵێ ئەگەر ئێستا مامجلال بەڕەحمەت بێ بمایە زۆر کار لەو شتانەی زۆر بە قورسی عیلاجەکرێ ئەو بە ئاسانی ئەیتوانی عیلاجی کا جاری وا هەیە کێشەیەکی گەورەی تەنانەت بە نوکتەیەکیش عیلاجە کرد نوکتەکەشی فەلسەفە بوو نوکتەیەکی ئەو کتێبێک بوو تعبیر بوو لەشتی زۆر لە خلالی گەیاندنی جملەیەکەوە لەبەرەوە دڵنیام ئەو بمایە زۆر لەو کێشانەی کە هەیە لە ناو عێراقا نەبوو چونکە باش ئەیتوانی کارێکی وا بکە کە قازانج و زەرەرەکان زوو بگەیەنێ عێراق زەرەرێتی لەوەی کە بینیان ناخۆش بێکیانە سیاسەکان ئەگەر بینی کورد خۆی لە بینی خۆیان بێ ئەگەر بینی کورد و حکوومەتی بەغا بێ ئەگەر بینی کیاناتی سیاسی بێ لە عێراقا چونکە عێراق ئەگەر ئەمە وەکو سەفینەیەک هەمووی تووشی غەرقە بێ هەمووی تووشی نقمبوون ئەبێ ئەگەر بێت و لە هەر لایەکەوە باش نەڕوا بەڵێ گەورەی ڕەوانشاد مامجلال لە زۆر شتا بوو یەکێک لەوانە ئەیتوانی هەموو نارەکان بە یەکەوە دانی شێنێ و
زۆر زوو ئیقناعیان بکات کە ئاوا نابێ و ئاوا ئەبێ و هەمووشی بە قسەی ئەکرد تەمەناکەین ئەگەر ئێستان نەماوە لە بینمانە مەدرسەکەی مابێت هەمومان تەبەنی مەدرسەکەی بکەین. من وتم چەند بازنەیەکە بازنەیەک بۆ حیزب و حەقی خۆیەتی حیزبەکەی خۆی افتخاری پێوە بکەن و اعتیزازی پێوە بکەن، بەڵام بازنەیەکی تری هەیە بۆ کوردە، بازنەیەکی تری هەیە بۆ عێراقە، بازنەیەکی تری هەیە بۆ مرۆڤایەتیە. ئەگەر تۆ لە بازنەیەکیانانیت لە بازنەکەی ترەوە ئەتوانی. لەبەرەوە من وەکو سەفیرێک کە سەفیر نوێنەری سەرۆک کۆمارە زۆر افتخارم کردووە لە هەر شوێنێکیش بوو بێتم ئیستیشهادم بە قسەکانی کردووە بە تایبەتی مەسەلەی دەستەگوڵەکە. یەکەم دقیقە من لە لوبنان کە دابەزیم لە مەتار کە بووم بە سەفیری وڵاتانی عەرەبی استیقبالیان کردم، ئیعلام هاتن بەرەو ڕووم، پرسیاریان لێ کردم خۆتت چییە؟ وتم من لە وڵاتی دەستەگوڵەکەەوە هاتووم کە سەرۆک کۆماری عێراق فەخامەتی سەرۆک مام جەلال ئەو کاتە ڕەحمەت بێ لە ژیانە بوو سەرۆک بوو، باوەڕی وایە کە عێراق دەستەگوڵە. من هاتووم بۆ لوبنان، لوبنانی ژوایە لەبەر ئەوە وڵاتەکەی ئێمە وڵاتەکەی ئێوە لەو ڕۆ لە یەگەچن. من ئەو فەرسەفەیەی سەرۆکەکە من پێیە ئەتوانم لێرە بەکاری بێنم و بە فعلیش بەکارم هێنا. لەبەرەوە هیوادارم ئێمە جارێکی کە ئیسیفادە لە فکر و مەدرسەکەی بکەینەوە بۆ بە یەکەوە ژیان، بۆ قبولکردنی یەکتر، بۆ ئەوەی کە بزانین طبیعیە ئێمە ئەفکاری جامان هەبێ، بۆچوونی جامان هەبێ، بەڵام یەک وڵاتمان هەیە. ئەم وڵاتە ئەبێ سیادەی بپارێزرێ، هەندێک خیتاب هەیە ئەبێ وحدەی هەبێ، ئەو وحدەی خیتابەی پێبوو وەکو جەنابی کاکلەتیف باسی کرد. لە هەر کەسێکت بپرسیایە ئەیوت من مام جەلال محامیمە. باشە گەلێک سپاس بۆ عمار بەرزنجی جێگرێ وەزیرێ دەربەیە عێراق بايکە ڕاستەوخۆ لە بەغداد گەلمەداوی.